سەبارەت بە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا پێشەرکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵی گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق. بەڕێز موسەنا ئەمین سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. قسە و باسی زۆر لەسەر و پێشێرکارانە هەیە، لەسەر بڕیارەکانی لیژنەی دارایی هەیە، زیانەکانی گۆڕانکاری لە پشتی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق بۆ هەرێمی کوردستان چین؟ سڵاو ڕێزمێ بۆ جەنابتانی وەدارم سەلامت بن. بەنسبەت ئەو گۆڕانکاریانەوە کە لە لیژنەی دارایی یەکرێن دوو جۆر گۆڕانکارین. گۆڕانکاریەکیان بۆ کۆتوبەند دروستکردنە لەسەر هەرێمی کوردستان، بۆ ئەڵغامدانانە لە ناو یاسای بوجە و بۆ پێچ و لۆژ دروستکردنە لە مەسەلەی چۆنێتی تەسەڕفکردن بە پارەی بوجە و ناردنی. ئەو جۆرە دەستکاریانە بێگومان لای ئێمە ڕەوزن و بۆ دەستبردنیشان دەجار بۆ هەرێم وەکو هەرێم و جۆرێک لە ئاماژەی هەڵوەشانەوەی هەرێمی هەندێجارتیایە. ئەم جۆرە گۆڕانکاریانە بەی شێوەیەک ئێمە پەسەندمان نییە و دژین و پێمان وایە کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە. لێرا ئێمە بەرگریکاری خەڵکی کوردستانین. پێمان وایە ئەم جۆرە گۆڕانکاریانە بۆ کێشە دروستکردن ناڕاستەوخۆ بۆ خەڵکی کوردستان. ئەو بودجەیە بۆ ئێمە دیارەکرێ مەفروزە بە سەلیسی و بە ڕێکوپێکی و بە ڕاستەوخۆ بێت و گرەی بۆ دروست نەکرێ، نەخرێتە سندوقێکەوە کە سەرۆکی وەزیرانی عێراق و وەزیری دارایی و ئەمانە دەستی هەموو جارە ئیمزای ئەوان پێویست بێ بۆ ئەم پارەیە سەحب کرێ و ئەمە گرێ دروستکردنە بۆ بودجەی هەرێم. گۆڕانکاری سیاسیەکان لە عێراق زۆرن، ئەگەر ئەوەیە تەنگەژە دروست ببێ و ئەوەژە بێتەوە کاری نەهێنانی بوجە ئەو نەناردنی بوجە، بەستنەوەی بە ڕێژەیەکی دیاریکراوی نەوت و ئەگەر ئەو نەوتە نەدرا نەدرێ وەکەئەنەهو ئێمە لە مقابلی نەوتێک ئەبێ بوجە لە عێراق وەرگرین، نەک لە بەرەوەی ئێمە بەشێکین لە عێراق و ڕێگەمان پێنادرێ سەر بەخۆبین. ئەوەش مەبدەیەکە ئەبێ زۆر ڕوون بێ کە بەستنەوەی پشکی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی دیاریکراو لە نەوت کە ڕەنگە سبەینی حکوومەتی هەرێم لەبەر عینادی بێ، لەبەر هۆکاری تەکنیکی سیاسی بێ، لەبەر ناکارایی کۆمپانیاکان بێ، دووبارە ئەو بڕەنەوتە نەگا دووبارە ببێتەوە بیانووی ئەوەی ئەوان بوجە نەنێرن. ئێمە بەشێکین لە عێراق، بوجەمان ئەبێ لەسەر عێراق بێ، مادەم ڕێگەمان پێنادرێ سەر بەخۆبی نەبێ، بەش ئەبێ بوجەمان لە عێراقەوە دابین کرێ بەبێ هیچ گرێکوێرەیەک. ئێمە نەوت نافرۆشین بە عێراق تا ئەگەر نەوتەکەمان دا پارەمان باتێ و نەوتەکەمان نەدا پارەمان نەیاتێ. نەوتیش بەبێ بە یاسای نەوت و گاز ڕێک خرێ و لەسەر ئەو ئەساسە چەندین سۆمۆ بە هاوکاری حکوومەتی هەرێم و بە شەراکەت چەندێک دەتوانن نەوت بەرهەم بێنن، هەناردەیکەن بۆ پاڵاوتنی ناوخۆ بەکاری بێنن. ئەو مەسلەیەکە هونەریە پەیوەندی بە حکوومەتی هەرێم و سۆمۆ هەیە، نابێ بوجەی هەرێمی کوردستان ڕەبت کرێ لەگەڵ ئەوە. هەندێک گۆڕانکاری تریشەیە لە بوجە دەستکاریە کرێ لە لیژنەی دارایی بە هەوڵی ئەندامێکی ئێمە یا ئەندامی کەسێکی تر بە پێشنیاری لایەنێکی تر. ئەوە ئێمە لەگەڵینی بەبێ گومان بێ دوو دڵی، وەکو مەسەلەی پاشەکەوتی گێڕانەوەی پاشەکەوتی موچە، وەک مەسەلەی ئەوەی کە حکوومەتی هەرێم ئیلزام کرێ موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوتاکە لەگەڵ عێراق، وەکو ئەوەی کە دامەزراندن لە دەستگاکانە ئەبێ دەست پێ بکاتەوە، وەکو چۆن لە عێراقا دەست پێکرێتەوە، وەکو چارەسەرکردنێکی ڕیشەیی بۆ مەسەلەی قەرەبووی شەهیدان و زیندانی کراوان و جینۆساید کراوان و ئەنفال و ئەمانە، بەوەی کە بە قەنەعەتی ئێمە ئەم بوجە تەواوی بخرێتە سەر حکوومەتی ئیتیحادی و بۆ یەکجار ئەم کێشەیە لە ڕیشەوە چارەسەر بکرێت بۆ چارەسەرکردنی ژیان و بژێوی خانەنشینان کە معقول نییە بەبێ قانون ئێستا حکوومەتی هەرێم موچە ئەدا بە خانەنشینەکان. هەموو ئەمانە ئێمە سوورین لەسەرەوەی کە ئەگەر بتوانین دەستکاریش لە بوجە بکەین بۆ ئەوەی ئەو زەماناتانی تیابێ، ئەوە بێگومان ئێمە بەکاردارین حکوومەتی هەرێم خۆشی التیزام بەوە بکا کە پێویستە. بەڵێ سەبارەت بە پاشەکەوتی موچەکە باسەکە لەم چەند ڕۆژەی ڕابردووە مزایدایەکی سیاسی زۆر هەبوو سەبارەت بەوەی ئەو دەیە من کارم کردو بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەوی نا من کردومە لە کاتێکدا پێم وابێت تا ئێستا کەسی چی نەکردووەوە ئەرکیش نییە لەسەر حکوومەتی عێراق بیداتەوە. هەرکە لەسەر هەردوو حکوومەت خۆیانە بێڕێکەون لەسەرەوەی کە چۆن ئەم پاشەکەوتە ئەدەنەوە
وابتداء أما أركل سر حكومتي هرم أما حكومتي هرم أقرتواني قناعة كابا حكومتي اتحادي كبوجيكي بودابين كائمة جاو كارو بشتيواني بس بتواني بيسلمين بحكومتي اتحادي كام باري للاي أوا لأنجامنا ناردني بوجا أم كلاكي يدروز بوا بلام قماني يعني أما أركي هردو حكومة تنها حركي حكومة عراق نية وأو بوجي كبا هرمي كردستان أدري بقناعتي إيما بشي أويتيا ببيت تخصيصاتي ماليش مسألة باشكوتي موشا بدري بلام أجر إيما بتوانين بجهدي همو لايك تخصيصاتي كيش لحكومتي اتحادية ولموازنة اتحادية بو دياريكين أو بيقومان دسكوتي كي باشا ومسوغرتر أبي أو كاتا دانوي باشكوتي موشا وسلامة دبي وحكومتي ريمج مسوغريا واكري التزامي فيو بكري هندي لهذا السياسي كان تنها إشي بوبوليستي بداخل يعني بازار قرم كردن أكن ما بستيان أو انديك الركلامي سياسية ما بستيان أو اند خزمتي حولاتيانية ليرش عامل نمونيه جين مو من أقرب ما باشكوتي موشة بحقيقة بدريته وبموشة خوران أبي استفزازي بارتيو شتينا كم شو بارتيو شتي حكومتي ريمان بدستويو أجر استفزازي عن كم مسألة كم مزايدات سياسي رنگا پارتیو کێتی حل لەبەرەوەی کە نەبێ بەدەستکەوت بۆ من نیکەن بۆیە بێ من لە چوارچێوەیە کام خزمەتە بکەم هەوڵ دەم کە فراکسیۆنی هێزە سیاسیەکانی تریش لەگەڵم بن و پێکەوە بە هاوبەشی ئەم کارە بکەین ئەوەی کە پێویستە بکرێ ئەمەیە ئەمە ئەوەی کە من دەهۆڵگەرم کەم لەسەر ئەم بابەتە و گوێشم لەوە نەبێ کە من استیفزازی کێیەکەم کەواتە من تەنها گوێم لە ڕێکلامە سیاسیەکەی و پرۆپاگەندە سیاسیەکەیە گوێم لەوە نییە کە کەشوهەوایە دروستکەم فعلا موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەو پاشەکەوتیان بۆ بگەڕێتەوە و فعلا من کەشوهەوایە دروستکەم کە دوو فراکسیۆنی ئەو دوو هێزە سیاسی دەسەڵاتیش هاوکار بن لەگەڵم و بیان گەینمە قەناعەتێکم حەقا بە ئەو کاتە پێشنیارەکە لە من بێ ئیمزاکان لە من بێ هەرچی لە من بێ بەڵام من ئەگەر بمێ پرۆژەیە سەرگرێ پێویستم بە هاوکاری هێزە سیاسیەکانی ترە ئەگەر یەکێتی و پارتی بیانەوێ ئەو فەقەرەیە لادەن لە بوجە ئەتوانن لایدەن بە دەنگدانیش بێ و ئەگەر بیانەوێت دوای جێگیرکردنیشی خۆ لێ بدزنەوە جێبەجێ نەکەن هەردووبارە ڕێگایەکیان دەست ئەکەوێ بۆی ئەو کارە بکەن و کەواتە من لێرا مەبەستم بۆ پرۆپاگەندە و ڕیکلام بکەم و هەستی بە ئازارەکانی موچەخۆرانەوە ڕیکلامی سیاسی بکەم یا مەبەستم بۆ فعلەنم کێشەیە چارەسەرکەم ئەگەر مەبەستم بۆ کێشەیە چارەسەرکەم بێ کەشوهەوایەکی تەندروست لە بینی هەموو هێزە سیاسی کوردستانیەکان و حتا هێزە عێراقیەکانیشا دروستکەم بۆ یکەم پاشەکەوتە سەر بگرێ چونکە هەڵا دروستکردن لەسەر بابەتێکە بێ بزانین ئامانجەکەی گەیاندنی و ئەو مەسئلەیە بێ بەوەی کە دەرەنجامێکی ببێ نەک ئەوەی کە من تەنها هەڵایەکم دروست کرد بێ ساڵانی تریش کۆمەڵی ڕێکلامی سیاسی لەم بابەتە ئەخرانە گەڕ بەوەی کە ئێمە موچە لە بەغاوە دابینەکەین بۆ موچەخۆرانی هەرێم و ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ بەغداکەین دەرکە و من کاتی خۆشی دش بووم لەگەڵ ئەو بیرۆ بۆچوونانە نەک لەبەرەوەی تەنها دەستوری نییە کە طبعاً دەستوری نییە بەڵام لەبەرەوەی کە واقعی نییە ممکن نییە تۆ لیستی موچەخۆر لە قوتابخانەیەکە حازرێکی بەرزەکەیتەوە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردە ئەو بەرزەکاتەوە بۆ وەزارەتی پەروەردە ئەو بەرزەکاتەوە بۆ وەزارەتی دارایی اینجا بەرزەکرێتەوە ئەگەر بۆ بەغاشی ببێ بۆ وەزارەتی دارایی بەغدا ئەی ئەگەر وەزارەتەکەی هەولێر بەرزی نەکردەوە بۆ بەغدا چۆن نتوانانی موچە دابینکەی بۆ قوتابخانەیەک لە سلێمانیە لە قەڵاتزەیە لە چۆمانیا لە هەر شوێنێکی تری ئەم وڵاتە ئەمە ناکرێ ممکن نییە هەندێک پێشنیار هەیە خوتوکەی وجدانی خەڵکە بازارکردنی سیاسیە بە ئازارەکانیانەوە بەس لە واقع جێبەجێ نابێ یعنی ئێستا کە باسی ئەوە کرێ بە نمونە پاشەکەوتی یعنی ببوورە بەشێک لە بوجە بدرێ بە پارێزگاکان ڕاستەوخۆ لە عێراقەوە اعتیادی ئەگەر حکوومەتی هەرێم ئەمەی قبول نەبێت چێ تەعنیا لە محکەمەی اتحادی من دڵنیام لە محکەمەی اتحادی هەڵێوە شوێنێتەوە ڕۆژە پێش هەڵوەشانەوەی هەرێم پێرێ من کۆنگری ڕۆژنامەنووسیم نەبوو نەموت قەناعەتی دەستوری و قانونیم وایە و چاوەڕوانیشم وایە محکەمەی اتحادی پەرلەمانی عێراق پەرلەمانی هەرێم هەڵەوەشێنێتەوە و بەنادەستوری لە قەڵەمیەدا کاتی خۆشی لەسەر نەوت هەرەوە قەناعەتم نەوت کەوتم نەوتی هەرێم محکەمەی اتحادی قاچاقێکە 8 مانگ منەوە قسەیم کرد پێش لەوەی ئەو بڕیارە لە محکەمەی اتحادی دەرچێت و بە وەفدی ڕسمی هەرێمی شموت ئێستاش من پێتان ئەڵێم هەر جۆرە پێشنیارێکی لەوانە سەر بگرێ بیدە بە محکەمەی اتحادی پوچیەکاتە کەواتە ئەم شەڕە سیاسی و بێمعنایە بۆ بکەین کە خۆمان نەزانین هیچ نەتیجەیەکی نییە هەر تەنها لەبەرەوەی کە ئازاری
بە ئازارەکانی خەڵکە وەرکلامێکی سیاسی بکەین یا ئەمانە ئێمە ئەبێ بە واقعی بە ئەخلاقەوە سیاستکەین بۆ چارەسەری کێشەکانی خەڵک بگەڕین نەک بۆ ڕکلامی سیاسی بۆ خۆمان یا بۆ حیزبمان یا هەڵایە گەرم کەین کە هەندێک لە دەنگدەران لەگەڵمان گەرم ببن بە تایبەتی سێشتاش کە مەسلەی هەڵبژاردن نزیکەوە بەداخەوە هەر لە ئێستاوە تای هەڵبژاردن بەعزێک حیزبی سیاسی گرتووە و ڕۆژانە خەریکی ڕکلامکردنە بە شێوازێکی ناتەندروست بۆی قسەکانی من ڕوونە ئێمە لەگەڵ هەموو ئەو شتانین کە مسۆگەری بەرژەوەندەکانی خەڵکەکە تەعیدا مەزراندنی موچەخۆرەکان یەکەمەکان خاون بڕۆنامە باڵەکان چاکردنی موچەی خەڵک دەستپێکردنەوەی تەرفیع و علاوە کە زوڵمێکی زۆر گەورەیە لە خەڵک چاکردنی ژیانی خانەنشینانی ئەم وڵاتەکە بە محتەرەمی بە هەمان قانونی یەکگرتووی عێراق پێی بدرێ کە ئەو بڕیاری محکەمەی اتحادیشە تا ئێستا لە هەرێما جێبەجێ نەکراوە هەموو ئەم شتانەی ئێمە لەگەڵینی و ئێمە لەگەڵ ئەمانەین بەوەی کە کەشوهوایەکی تەندروست لە عێراق دروستکەین لە پەرلەمان لە بوجە و لە ناو هێزە سیاسیەکانی هەرێمیشان نەوعێک لە تەبایی دروستکەین کە بتوانین ئەم کارانە بە ئەنجام بگەێنین و ئەگەر بتوانین دەسڵاتی فیدراڵی بۆ ئەمە بەکاربێنین بمافیها دەسڵاتی پەرلەمانی عێراقیش لە دانانی بوجە ئێمە پێمان باشە بەڵام هەروەکوتم مەسئلەکە چارەسەرکردنی ئازارەکانی خەڵک بێ نەک دروستکردنی ڕکلامی سیاسی و بازارکردنی سیاسی بە ئازارەکانی خەڵکەوە. بەڕێز موسەنا ئامین ڕەنگە زۆر باس لەوە بکەین کە لایەنەکان لە عێراق پابەندی ڕێکەوتن نابن یانەوە تا دژی هەرێمی کوردستانن دژی قوارەی هەرێمی کوردستانن دژی قوتی خەڵکی هەرێمی کوردستانن ئەی ناوخۆی خۆشمان بەشێک لەو هۆکارانە نین کە ئەوانە بڕیارانەمان دژەدەن گواستنەوەی ناکۆچەکانی ناوخۆ بۆ بەغدا خۆمان لێی زیادمەند نەبین چێ لێی زیادمەندە؟ بێگومان ناکۆچیەکانی هەرێم واکە کە ئێمە بڕیار لە بەغاوە بۆ بابەتەکانی ئێمە دەرچێ بەڵام من گەشتبینانە و واقعیانە و بەڕوانگەیەکی دەستوریانە سەیری بەعزێک دەخاڵەتی مرکزەکەم لە دار و لە ئیشوکارەکانی هەرێم لەوانە من زۆر بە جوانی و گەشتبینی و بە تەواو دەستخۆشیەوە ئەڕوانمە ئەو بڕیارەی محکەمەی اتحادی سەبارەت بە ڕاگررتنی پەرلەمانی هەرێم هەویش لەبەرەوەی کە بەڕاستی ئێمە کە لە هەرێمە چەندین ساڵە دەستورمان نییە کەەوە دەستکەوتێکە بۆ خەڵکی کوردستان کە دەستوری عێراق خۆی ئەڵێ هەرێم ئەتوانێت دەستوری خۆی ببێ ئێمە دەستورمان نییە کە کێشەی سیاسیمان بۆ دروستە بێ مەزاجی سەرکردە سیاسیەکانی دوو حیزب بڕیاری چارەنووسی هەرێمێگەدەن کە ئەمە نابێ بەم شێوەیە بەردەوام بێ چەندین ساڵە ئێمە هێزە سیاسیەکان تەقالا و خەباتەکەین بۆەوەی هەرێم دەستوری هەبێت تۆ دەستورت نییە کە دەستورت نەبوو یعنی مەرجعی چارەسەری کێشەکانت نییە ئێمە محکەمەیەکی بێلایەنی وەکو محکەمەی اتحادی عێراقمان نییە پەنای بۆ بەرین بۆ چارەسەری کێشەکانمان پێش لەوەی کە لێرە مەسەلەن منی ئۆپۆزیسیۆن بڕوان بەو محکەمەیە هەبێ و پەنای بۆ بەرم و دڵنیابم کە لە منتەڵەقێکی قانونی و مجرد و مەوزوعی و بابەتیەوە سیاسیەوە دادگای شێر فشاریان نییە دادگای فیدراڵی عێراق برای بەڕێزم با تەسەوراتمان ڕاستکەینەوە بەدەر لەوەی چ قەرارێکی داوە بە دڵی هەرێمە و چ قەرارێکی نەداوە دادگای دەستوری عێراق یەکێکە لە دەستکەوتە دەستوریەکانی عێراق لەسەر ئەساسی ئەو دەستورە دروست بووە کە ئێمەی کورد پێش هەموو کەس دەنگمان پێداوە و ئەمە محکەمەی فیدراڵی هەموو عێراق و دوو ئەندامی ڕەسەن و ئەسڵی کوردی تیا و لەوێ دەنگیان هەیە و ئەم محکەمەیە بەپێی دەستوری عێراق دروست بووە کە دەستوری عێراق زەمانەتی مانەوەی دادگای فیدراڵی پێش دەستور دروست ئێمە شتانە نابێت لە بیر بکەین نابێت لەسەر ئەساسی محکەمەیەکی سیاسیە محکەمەی اتحادی محکەمەیەکی سیاسیە بەڵام شەرت نییە محکەمەیەکی مسەیەز بێ وازحە شەرت نییە بە تایبەت لە کاتێکانی نزاعەکان داخلی هەرێمی کوردستانە و مەرجنیە و لایەنگر بێ بۆ هیچ لایەنێکی هەرێمی کوردستان و ئەم مەسئلانە ڕوونن برای بەڕێزم ئێمە هەندێک جار خۆمان ئەخەڵەتێنین عەرزم کردی پێش لە 8 مانگ لەوەی ئەو بڕیارەی محکەمەی اتحادی دژ بە نەوتی هەرێم دەرچێ کاکوباد لە بەغدا بوو سەرۆکی وەفدی هەرێم بوو لە ماڵی کاک بەرهەم کە سەرۆک کۆمار بوو هەموو حیزبە سیاسیەکان لەوێ بوون من پێم وتن محکەمە و بڕیارە دەرەکا نە لەسەر ئەساسیەوەی من نەزانم محکەمە لایەنگری بەغداکە لەبەرەوەی نەسەکانی دەستور زۆر ڕوونن ئەڵێ حکوومەتی اتحادی لەگەڵ حکوومەتی هەرێم و پارێزگاکان بەیەکەوە معن بەیەکەوە گەشەپێدانی سیاسەتی نەوت و بازارکردن و ئەو شتانە ئەکەن ئێکە بەیەکەوە نەتکردبێ نادەستوریە تر خۆمە پێویستی بە فەلسفە و علمێکی زۆر قوڵ نییە هەر کەسێ یاسا ناز بێ و زمانی عەرەبی باش بێ ئەزانێت کە ئەمە محکەمەی اتحادی بەو شێوەیە بڕیار دەرەکە بۆیە نابێ ئێمە بە چاوێکی گومانەوە بڕوانینە محکەمەی اتحادی بەڵام سروشتی محکەمەی اتحادی خۆ محکەمەی جینایەت و ئەحوالی شەخسی و ئەوانە نییە محکەمەیەکی سیاسیە باسی دەستورە باسی نظامی حکومە
هەر بۆیە پێویستە ئێمە بە منطقێکی مەوزوعی سەیری ئەم بابەتە بکەین بڕیارەکانیشمان بەدڵ نەبێ پێویستە ڕێزی لێ بگیرین چونکە مەرجعێتێکە ئێستا کە هەرێمی کوردستان خۆی نەیتوانی ناز چارەنووسی پەرلەمانەکەی نە چارەنووسی فراکسیۆنەکەی ببورە کۆمیسیۆنەکەی ناف چارەنووسی یاسای هەڵبژاردنەکەی هیچی یەکلا کاتەوە و چەندین مانگە ئەم مەوزوعە ئەهێنرێ و ئەبرێ و زۆرێک لە مەسەلەکان بەنادەستوری و نایاسایی لە کوردستانە یەکلا ئەکرێتەوە زۆر وەزعی ناقانونی هەیە بەردەوامە تۆ هیچ چارە و پەنایەکی ترت نییە ئێ باشە ئێمە بۆ باسی ئەوە ناکەین حکوومەتی هەرێم خۆی بۆ ڕێز لە قەراراتی مەحکەمەی تەمیز ناگرێت یەکێ لەو قەراراتانە بنمونە ئەوەیە کە کۆمپانیای ئەهلی مافی وەرگرتنی باج و ڕسوماتی لە خەڵکی کوردستان نییە ئێستا چەند کۆمپانیای ئەهلی هەیە باج و ڕسومات لە خەڵک وەرەگرێت بە ناقانونی دش بە قانون دش بە قەراری مەحکەمەی سەرەتاییش مەحکەمەی تەمیز باشە حکوومەتی هەرێم بۆ ئەمە جێبەجێ ناکەی کاکە بۆ ناڵێ ئەمە نایاساییە ئەم کامێرەی پۆینت و پۆینتە لەکوێی دنیاشتی وا هەیە ئەسڵەن ئێمە نیوەی دنیامان بینیوە و لەو وڵاتانە ژیا سیارەمان لێ خڕووە لەگەڵ خەڵک بووین یاساکانی مرور ڕوونە کاکە وەکو میدیایەک فەرموو ئەم شەو 50 کەس کورد لە 50 وڵات بێنە سەرخەت ئەگەر لە هیچ وڵاتێکە ئەم کامێرەی پۆینت و پۆینتە هەبوو لەسەر هەموو جادەکانە دانرێ ئێوە بڵێن کاکە تۆ هەڵی کاکە ڕێز لە ئەزمموی خەڵک ناگرن ڕێز لە قەراری مەحکەمەی اتحادی بگرن ئەمە کۆمپانیایکی ئەهلیە بۆ گیرفانی خۆی و هەندێ بەرپرسکە لەگەڵی شەریکن بۆ گیرفانی ئەوانەیە ئەمان ڕوتێنێتەوە ئێمە کوێمان لە ئەزمونەکانی دنیا چێ تا بچین شتێ بێنین لە هیچ وڵاتێکی دنیاشە نەبێ بیسەپێنین بە نایاسایی لەسەر خەڵک لەو شەو گلەیەکەین لە مەحکەمەی اتحادی بۆ بڕیارمان بۆ دەرەکە ئێمە مەحکەمەکانمان ڕێزی لێ ناگیرێ لەبەرەوە دەسیار کەسێ خۆش بێ قەزەیەک ئەتحادیەک لای کاتۆ لە کاتێکە ئێمە نە دەستور بە خۆمان دائەنێن نە مەحکەمەیەکی بێلایانی سەر بە خۆمان هەیە کە متمانەمان پێی هەبێ نەتوانی ومانە لانی کەمی ڕێزگرتن لە یاسا و سەروەری یاسا لە کوردستان دروستکەین ئیتر طبیعیە بێ مامەڵە لەگەڵ محکەمەیە بە ئیجابی پۆزیتیڤش سەیریکەین و زۆریش خۆ پێم شەوەش نەکەین کاکە محکەمەی من لەسەر بەڵێ کاتم نییە لەسەر ئەساسا ئەو قەناعەتم دروست کردووە عەرزم کردی بەڵێ محکەمەیەکە بەپێی دەستوری عێراق دروست بووە دەستوری عێراق مسۆگەری هەرێمەکە بۆ یە کێشەیەکی تیانی ئەگەر ئەو محکەمەیە هەندێک مەسایلی ئێمە یەکلا کاتەوە با ئێمە خۆمان ئازابین فەرمون محکەمەیە دروستکەین فعلن جگەی بڕای هەموو لایەک بێ و ئێمە خۆمان هەموو جارێک پەنای بۆ بەرین بەڕێز موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق لە سلێمانی و لەگەڵماندا بوو سپاس بە بەڕێز